بەناوی خوای گەورە کۆ ئەندامی دەمار پێک هاتیە لە مێشک و دڕکەپەتک و ئەو دەمارانەی کە لەو دوو ئەندامەوە بەرەو ئەندامەکانی دیکەی لەش دەڕۆن. مێشک وەکو هەر ئەندامەکی دیکەی لەشی مرۆڤ لەوانەیە تووشی گرێ شێرپەنجەی یاخود شێرپەنجەی ببیتن. گرێیەکانی مێشک بە شێوەیەکی گشتی دوو جۆرن. جۆرەیان ئەو جۆرانەنە کە لە ناو خانەکانی مێشک سەر هەڵدەدەن و دروست دەبن، ئەوانە پێیان دەگوترێن پرایمەری برین تیومەرز. هەندێک گرێی دیکەمان هەیە کە لە ئەنجامی بوونی شێرپەنجە لە ئەندامێکی دیکەی لەش وەکو لە مەمک، وەکو لە سیپەلاگ، وەکو لە شێرپەنجەی پێست، وەکو میلانۆما، ئەوانە خانە شێرپەنجەیەکان دەڕۆن لە بۆ مێشک و لەوێ جارێکی دیکە گرێ دروست دەکەن. زیاتر لە 130 ئەو گرێیانەی کە لە ناو مێشک لە خودی مێشک دروست دەبن شێرپەنجەینە، بەڵام ئەو گرێیانەی کە لە ئەندامەکانی دیکەی لەشەوە دەڕۆن لە بۆ مێشک ئەوانە هەر هەمویان شێرپەنجەینە کە چینەوەن دەریکە و جارێکی دیکە گرێچێکیان لە ناو مێشک دروست کردیتەوە. شێرپەنجەی مێشک لە منداڵان باوترین جۆری گرێیە، بەڵام لە گەوران ئەو جۆرە شێرپەنجەیە کەمە لە تەمەنی 18 ساڵ و بەرەوسەر لە تێکرای ژیانیان لەوانەیە تووشی ئەو گرێ ببن و بەگشتی لە 1.4 هەموو جۆرەکانی گرێ لە جیهان پێک دەینیتن. باوترین جۆری گرێیەکانی گرێ شێرپەنجەیەکانی مێشک گلایۆبلاستۆمە مەڵتیفۆرمیە کە یەکێکە لە کوشندەترین جۆرەکانیشی، وە نزیکە لە 145 گرێ شێرپەنجەیەکانی مێشک پێک دەینیتن. هۆکارەکانی بە تەواوەتی ڕوون نین، بەڵام ئەوانەی کە دەتوانین بڵێن بەشێک دەبن لە هۆکارەکان، هۆکارە بە ماوەیەکانن کە هەندێک نەخۆشی بۆ ماوەیمان هەیە بەهۆی تێکچوونی جینەکان لەوانەیە گرێ لە مێشک دروست ببیتن، یاخود ئەو کەسانی کە لە خانەوەدەکانیان هەیە لە ئەوانە مەترسی تووشبوونیان زیاترە بە گرێی مێشک و تیشکدان لە مێشک بەهۆی هەر نەخۆشێکی دیکە لەوانەیە ببتە هۆی دروستبوونی نەخۆشی و گرێی مێشک و هەردوو هەندێک مادەی کیمیاییشێ لەوانەیە ڕۆلیان هەبیتن لە دروستبوونی گرێی مێشک. بەگشتی نیشانەکانی شێرپەنجەی مێشک کۆمەڵک نیشانەنە کە ژانەسەر یەک لەو نیشانانەیە کە لەوانەیە ئەو نەخۆشە هەستی پێ بکاتن بە تایبەتی لە بەیانیان زوو. نیشانەی دیکە وەکو تێکچوونی خەو، وەکو تێکچوونی کەسایەتی و هەروەها بڵێن تێکچوونی ڕۆیشتن بەلاردا ڕۆیشتن، بوونی هێڵن جوڕشانەوە، ئەوانەش هەندێک نیشانەی دیکەنە. هەندێک نیشانەی دیکە وەکو گەشکەمان هەیە، وەکو بێهێزبوونمان هەیە لە ئەندامەکانی دیکەی لەش، ئەوانەش وەکو نیشانە دەکرێتن لەگە ئەو نەخۆشیە باسییان بکەین. دەست نیشانکردنی نەخۆشیەکە بە شێوەیەکی گشتی بەهۆی تیشک دەبیتن، تیشکی MRI لەرە لەری موناتیسیان تیشکی CT سکان بەکاردێتن و چارەسەری نەخۆشیەکە بە شێوەی گشتی نەشتەرگەریمان هەیە بۆ لابردنی گرێیەکە و زۆر جاران ئەگەر گرێیەکە شێرپەنجەیی بیتن لەوانەیە پێویستمان بە تیشک و یاخود دەرمانی کیمیایی و یان هەردووچیان پێکەوە ببیتن لۆ چارەسەری تەواوی نەخۆشیەکە بە هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەن.